بینەرانی ئازیز، ئەمڕۆ 13 خەرمانان ساڵڕۆژی گیانبەختکردنی هاوڕێ سەدیق کەمانگەر ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە وا لە دامەزرێنەرانی کۆمونیستی ئێرانە. هاوڕێ سەدیق کاتژمێر 2:30 شەو لە ئەنجامی هەوڵێکی جەنایەتکارانەدا لەلایەن یەکێک لە بەکرێگیراوێکی کۆماری ئیسلامی گیانی عەزیزی بەخت کرد. هاوڕێ سەدیق کەمانگەر سیمایەکی ناسرا و خەباتکار بە پێشینەی بزوتنەوەی کۆمونیستی، یەکێک لە بەناوبانگترین و خۆشەویستترین ڕێبەرانی جەماوەری و بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان، وتاربێژی هەڵکەوتووی جەماوەری و لە کادرەکانی دامەزرێنەری حیزبی کۆمونیستی ئێران بوو. زیاتر لە 4 دەهەی ڕابردوو هاوڕێ سەدیق ئارمانی کۆمونیزم و خەباتی لە ڕێگای ئازادی تەبەقەی کرێکاردا هۆکاری ژیانی خۆی قەراردا بوو و بەدوای ئەوە ژیانی هەوڵدانی چڕ و بەربڵاو لەگەڵ خەباتی کۆمونیستی و شۆڕشگێڕانەدا تێکەڵ کرد. بە تووپاتکردنەوەی پەیمان و وەفاداری لەگەڵ ئامانجی کۆمونیستی و ڕزگاری خوازی ئەم هاوڕێ خۆشەویستە و سەرجەم یادی گیانبەختکردوانی ڕێگای ڕزگاری خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە چەوسانەوە و ستەمی سەرمایەداری بەرزڕادەگرین. ئازیزان، ئێستاش بەم بۆنەوە یەکێک لە وتارەکانی هاوڕێ سەدیقی کەمانگەرتان بۆ بڵاو دەکەینەوە. فەرموون بۆ بینی. و لە ڕێگای گەیشتن بە هیوا و ئامانجە تەبەقاتیەکانیانە گیانیان پیدا کرد. هەروەها یادی ئەو هاوڕێ و هاوسەنگەرە قارەمان و فداکارانەمان کە لە ڕێزی حیزبی کۆمونیستی ئێرانە بۆ هەموارکردنی ڕێگای مبارزەی چینی کرێکار و گەیشتن بە ئامانجە پیرۆزەکانی ئەم چینە کۆمەڵایەتیە گیانبازیان کرد و گیان و ژیان و هەموو شتێکیان لەم ڕێگایەدا دەدەستا ڕێز لێبگرین. و لە بەرامبەر عەزم و ئێرادەی کۆمونیستانەی ئەو تێکۆشەرە کۆمونیستانەوە کە بە خەبات و مبارزەی بێوچان و کۆڵنەدەرانەی خۆیانەوە لە کارخانە و کارگا و شار و دێهاتی سەراسەری ئێران و لە مەیدانەکانی شەڕی شۆڕشگێڕانەی کوردستانە پەرچەمی سووری کۆمونیزمی کارگەریان بە سەربەرزیەوە بەرز کرد لەخەوە سەردانەوێنی. هاوڕێن، ئێمە ئیمڕۆ لە شرایەتێکە پائەمینە هەفتەمین ساڵی ژیانی پڕ لە شانازی حزبەکەمان کە چینی کرێکار، یعنی ئەو کەسانەی کە خاوەن و صاحبی ئەسڵی ئەم حیزبە لە شرایەتێکی سەخت و مەشەقەتبارە ژیانەوەنە سەر. 1 ساڵ و وردەیەک بە دوای تەواوبوونی شەڕ و 10 ساڵ و چەند مانگ بە دوای قیامی جەماوەری و توودەی ساڵی 57 ئیتر موسیبەت و ڕەنج و کوێرەوەری لە ژیان و گوزەرانی ئەم چینە گەورە کۆمەڵایەتیە بوو گەسە شتێکی ئاسایی و تەبیعی. لە 10 ساڵی ڕابردووە تەبەقەی کاریگەر لە ئێرانە ئەوە ڕەنج و موسیبەتی غەیر قابل تەسەووری تەحمل کردووە کە نەتەنیا لە ناوخۆی ئێرانە سەرمایەداران و خاوەن دەسەڵات و قودرەتەکان و دەوڵەتەکەیان ناتوانن حاشایی لێ بکەن، بەڵکو لە سەطحی دنیایشە دەنگی داوێتە و دنیای دەرەوە هەرچەند بە شێوەیەکی کەم و مەحدود لە بەعادی وەحشەتناکی ئەم ڕەنج و موسیبەتە ئاگادار بووە. ئیمڕۆی تر بەشێکی گەورە و عەزیم لە جەمعیەتی ئەم وڵاتە تەنیا وەسیلەیەک کە بۆ ئیدامەی ژیانیان شک ئەوەن فرۆشی هێز و نیروی کاریانە. ئیمڕۆی تر ئەم تەبەقە گەورە ئیجتیماعیە، تەبەقەی کاریگەر، لە تەواو عەرسەکانی ژیانیا ڕەنج و مەشەقەت و کوێرەوەریەکان جامعەی سەرمایەداری ئیحساسەکە. بوحرانی سەرمایەداری بەشێکی هەرە زۆری کرێکارانی بێکار کردە و هەژارانەترین سەطحی ژیان و گوزەرانی پیان تەحمیل کردووە. ئیمڕۆی تر لە سایەی ئەم وەزعیەتە فەلاکەتبارەوە کە نیزامی سەرمایەداری بەسەر چینی کرێکاریە هاوردە، مهمترین و ئەسڵیترین
مەسئلە بۆ کرێکاران تەمینی گوزەرانی ڕۆژانە و پەیاکردنی تیکەنانێکە کە ژیانی هەژارانە و مەمری مەژی خۆیان و مناڵەکانیانی پێ تامین کرد. ئەم وەزعە فەلاکەتبارە کە نیزامی سەرمایەداری لە وڵاتێک وەک ئێرانە بەسەر چینی کرێکارە دایسەپاندیا تەنها سەتحی تەوەقوع و ژیانیانی هاوردگەسە خوارەوە، بەڵکو لە عەرسەی مبارزەیشە زۆرترین زەرەری داگە لە ئیتحاد و هەمبەستگی تەبەقاتی و چینایەتیان. وەضعیەتی فەلاکەتباری اقتصادی ڕەقابەتی لەناو ڕیزی کرێکارانە زۆرتر کردگە. زۆر جار دیومانە و بیستومانە کە چلۆن سەرمایەدار و خاوەن کارەکان لە هەژاری و احتیاجی کرێکاران سوءاستیفادەیان کردووە و لەلایەکەوە بە قەوڵ و وعدە و وەعید و لەلایەکی ترەوە بە هەڕەشە و تهدیدکردنیان بە ئیخراج و بێکاری بەریان بە یەکێتی و ئیتحادیان کردووە و بڕێ جاریش لە بەرامبەر هاوچینەکانیانەوە قەراریان داوە. بەم بۆنەوە لە حاڵی حازرە نەتەنیا تەبەقەی کاریگەر لە ئێرانە لە لەحاز تەشەکولە سنفیەکانەوە زەعیفە و نەم لە حازەوە ها لە مەراحل ئیبتیدایی و زەعیفە، بەڵکو انحلال و هەڵپێچیان تەشەکولە کرێکاریەکان 8 ساڵ شەڕ و فەلاکەتێک کە ئەم شەڕە بەسەر تەبەقەی کاریگەرە تەحمیلی کرد، ئیخراج و بێکارسازی و هێرشی جمهوری ئیسلامی بۆ سەتحی مەعیشەت و گوزەرانی کرێکاران. موقعیەتی ئەم تەبەقەیە وەکو تەبەقەیەکی اجتماعی چ بە لەحاز وەضعیەتی ژیان و زندگیەوە و چ بە لەحاز نەقش و موقعیەتی لە سەحنەی سیاسیە زەعیفتر کردگە و بردگی سەدواوە. ئەلبەتە وەختێک لەم زەعف و بەرەو دواچوونە قساکەین، منزورمان مقایسەی موقعیەتی سیاسی ئیمڕۆی ئەم تەبەقە لەگەڵ ئەو موقعیەتە سیاسیە هەست کە لە دەورەی انقلابی 57 بەدەستی هاوردوو. ئەمە ڕۆشنە کە بانی و باعثی ئەسڵی تەواو ئەم ڕەنج و مەینەت و فەلاکەتە کە ئیمڕۆ کرێکاری ئێرانی ڕەنجی لێوە جمهوری ئیسلامیە. ئەمێشە ڕۆشنە کە جمهوری ئیسلامی بەبێ ئەوەی وەها شرایطێک بەسەر تەبەقەی کاریگەر و خەڵکی مەحرومی ئەم وڵاتە تەحمیل کات هەرگیز نەیەتوانی وەکو دەوڵەتێکی بورژوایی بە نیازەکانی سەرمایەداران و دەوڵەتە ئیمپریالیستەکان جواو باتەوە و انقلابی 57 یعنی انقلابێک کە خەریک بوو شیرازەی تەواو کارەکان لە دەستیان خارجکا سەرکوت کات. ئەو انقلابە گەورە عەزیمە کە کۆڵەکەی ئەسڵی و گەورەترین هێز و نیروی ئیجتماعیەک کە لەسەر هەڵدانیان نەقشی بوو تەبەقەی کاریگەر بوو. بەڵام وەختی لە موقعیەتی تەبەقەی کاریگەر لە ئێران قساکەین، ئەگەر ئەو پێشڕەویگەدا کە ئەم تەبەقە وەک تەبەقەیەکی ئیجتماعی زیینوو و ڕەزمەندە صرف نەزەر لە تەواو فەقر و فەلاکەت و موقعیەتی نادەباری اقتصادی و سیاسیەک کە تیا بووگە و بەدەستی هاوردگە لە بەرچاو نەگیریێ، پێشک ناتوانین مدعی بین کە لێکدانەوەیەکی دروست و هەمەدایەنەمان لە موقعیەتی ئەم تەبەقە کردە. تەبەقەی کرێکاری ئێران سەرەڕای تەواو ئەو ڕەنج و مەینەتە کە لەم 10 ساڵەی دوای انقلابی 57 تا کێشاگیە، سەرەڕای ئەو گشتە سەختی و مەرارەتە کە لەم 10 ساڵە تەحەموڵی کردگە، سەرەڕای ئەو گشتە بێکاری و فەلاکەت و هەژاریە کە بەسەریا تەحمیل کریاگە، سەرەڕای ئەوەی کە 10 ساڵی تەواو لەژێر خەفەقان و سەرکوتی جمهوری ئیسلامیە هێزی لەش و گیانی خۆی لە بەرامبەر کرێ و حەقدەستێکی کەمەوە لەژێر مەنگەنەی چەرخی سەرمایەداری ئێرانە تاوان یەسە و نەتەنیا توانیگە خوداگاهی تەبەقاتی خۆی بواتە سەر، بەڵکو دەستکەوتگەلێکی زۆرتری لە مبارزەی تەبەقاتی خۆیان بەدەست ئاوردە. ئیمڕۆی تر تەبەقەی کاریگەر لە ئێرانە
تا حدودێکی زۆر بە قودرەتی تەبەقاتی خۆی پێ بدرێت و ئەزانێ کە خاوەن و بەرهەمهێنەری ئەسڵی تەواو ئەو سروەت و سامانەسە کە لە جامعەی سەرمایەداری ئێرانە لەدەست تاقمێک چەوسێنەر و خاوەن دەسەڵاتە کۆبوو بەسەو ئەزانێ کە ئەگەر ئێرادە بکات و یەکگرتوانە بێتە مەیدان لە یەک لەحزە لە سەراسەر جامعە چرخی تەولید دەکارەکەوێت و سەرمایەی خاوەن سەرمایەکان بێ ئەرزش و بێ مەسرەف داکەتێت ئیمڕۆ کرێکاری ئێرانی بە چاوی خۆی ئەم واقعیەتە ئەوێنێ کە ترس لە ئەو و ترس لە تەبەقەکەی ترس لە هاتنە مەیدانی یەکگرتوانەی ئەم هێزە گەورەی اجتماعیە خەوی لە چاو سەرمایەداران و حکوومەت و ئەرتەش و پاسدار و پۆلیس و هەموو هێز و دام و دەستگا سەرکوتگەرەکانیانە وشک کردگە و شەو ڕۆژ خەریک نەخشەکێشان و تەرق و تەوتەن تا بە هەر چەشنێک کە بۆیان بکردێ ڕۆژی هاتنە مەیدانی ئەم هێزە گەورە کۆمەڵایەتیە بخەنە دواوە ئیمڕۆی تر تەبەقەی کاریگەر لە ئێرانە بەم حەقیقەتە پێی بردگە کە تەنیا ڕێگەی نەجاتی ئەو هەموو ئەو کەسانەی کە لەژێر زوڵم و زۆر و فشاری جامعەی سەرمایەداریە پشتیان چەمیاگەسە و لە بینچوون و تێکڕووخانی نظامی سەرمایەداری و دامەزرانی جامعەیەکی سوسیالیستیە ئیمڕۆی تر کرێکاری ئێرانی بەم حەقیقەتە پێی بردگە کە تەنیا کۆمونیزم و انقلابی کۆمونیستی ئەتوانێم بحرانە قووە کۆمەڵایەتی اقتصادیە کە سەراپای جامعەی سەرمایەداری ئێرانی داگستکە لەبین بوات ئیتر ئیمڕۆ سوسیالیزم و کۆمونیزم دوو وشەی ناسیا و ئاشنان بۆ کرێکارانی ئێرانی و جنبشی سوسیالیستی لەناو تەبەقەی کاریگەری ئێرانە جێگای خۆی کردگەسەوە ئەمانە ئەو پێشڕەویگەرنە کە تەبەقەی کاریگەری ئێران بە پێچەوانەی ئەو هەموو زوڵم و زۆر و ستەمە کە لێ کردێ و بە پێچەوانەی فەقر و فەلاکەتێک کە بەسەر یا تەحمیل کردیاگە لە ماوەی ئەم دە ساڵەیە خیرات تێگەیە سەرڕایەمانە لەم دە ساڵا چینی کرێکاری ئێران هەمیشە و دایم شاهدیەوە بووە کە دژمنەکانی لەناو خۆیانە تووشی بحران و ئاشوفتگی و ناتەوانین و هەر ئەمە مانع بووە کە خەفەقان و ترس و وەحشەتێ کە تەبەقەی سەرمایەداری ئێران و حکوومەتە ئیسلامیەکەی لە جامعەی ئێرانە خستیانە سەرڕێە و کۆششیان کردگە بە زۆر سەرنەیزە و قودرەتی دام و دەستگا سەرکوتگەرانەکانیان تەبەقەی کرێکار چاوترسێنکەن نەتوانێت چاوترسێنی بکاو لە هەر پێ و بە هەر ئەندازەکە بۆی کریاوێت لە بەرامبەر یان ناوێسیاوە و بە مبارزەی سەرسەختانی خۆی مانعەوە بووە کە دژمنە تەبەقاتیەکانی شەوێکیش خەوی ڕاحەت بکەن ئەلبەت پێشڕەویەکانی جنبشی کرێکاری لە سەطحی دنیایشە لەو فاکتۆرگەنە کە ڕاستەوخۆ تەأسیریان بووە و تەأسیریان هەست لەسەر وشیارتربوون و ئامادەتربوونی تەبەقەی کاریگەری ئێران لە عەرسەی مبارزەی تەبەقاتی لە بەرامبەر سەرمایەداران و حکوومەتە ئیسلامیەکەیانە کرێکارانی ئێران ئیتر 6 ساڵەکە بوونەتە خاوەن حزبێکی کۆمونیست تشکیلی حزبی کۆمونیستی ئێران کە 6 ساڵ لەمەوبەر لەوەها ڕۆژێک ئایادام کریا موژدەیەک بوو بۆ کرێکاری ئێرانی کە ئیتر لەمە بەولاوە ئەو ستادە ئینقلابیە کە ئەتوانێ و ئەشی ئینقلابی اجتماعی سوسیالیستی تەبەقەی کاریگەر سازمان بات و متحققی بکات بە وجود هاتیە بۆیە ئێژین بە وجود هاتن و تشکیلی حزبی کۆمونیستی ئێران دەستکەوتێک بوو بۆ چینی کرێکاری ئێران بە تشکیلی ئەم حزبە کە خۆی حاصل و بەرهەمی گەشەکردن و ئەمێقبوونەوەی مبارزەی تەبەقاتی کرێکاران و قدرەت نمایی ئەم تەبەقە اجتماعیە
لە جەریانی انقلابی 57 بوو و سەرهەڵدانی مارکسیزمی ڕادیکاڵ و انقلابی لە ئێرانە یەکێ لە زەمینەکانی تەشکیلی ئەم حزبە بوو. ئیتر چینی کرێکاری ئێران بوو بە خاوەن حزبێک کە لە توولی 6 ساڵێکە کە لە دامەزران یەکزەرێ نەخشێکی گەورە و مؤثری بووە لە ڕوونکردنەوەی ئاسۆی سۆسیالیزمی کرێکاری و پێکهێنانی سەفی مستەقلی کرێکارانی سۆسیالیست لەناو جنبشی کرێکاری ئێرانە. لە کوردستانیشە ئیمڕۆی تر کۆمەڵە وەک سازمانی کوردستان ئەم حزبە نەتەنیا بوو بەسە جێگای هیوا و ئومیدی ژنان و پیاوانی کرێکار و لەناو دڵیانە جێگای کردگەسە و بەڵکو ئیمڕۆی تر لە هەر گۆشەیەکی کوردستانە لە کارخانە و کارگا و شرکەت و کوورەخانە و مەزرعە کە مبارزەیەکی کرێکاری پێوێتە ڕێ بێگومان ئەم خەبات و مبارزە کرێکاریە بەناو کۆمەڵەوە گرێ خواردیە و کرێکارانی کۆمۆنیستی پێکەوشەر حزبی کۆمۆنیست و سازمانی کوردستانەکەی بە حزبی خۆیان نەزانن بەشیان گەرەکە و وەک گرێنەی چاویان ئەیپارێزن. بەڵێ پێکاتنی حزبی کۆمۆنیست لە وەها ڕۆژێکە هەنگاوێکی گەورە بوو بۆ بە سەرکەوتن گەیاندنی مبارزەی اجتماعی تەبەقەی کاریگەر لە ئێرانە. بەڵام ئیمڕۆ دوای تێپەڕبوونی 6 ساڵ لە عمری حزبی کۆمۆنیست و لە سەرەتای 7 ساڵەگی ئەم حزبەوە وەختێک تواشای دەستکەوتەکانی ئەم 6 ساڵی ڕابردووەمانەکەین ئەم حەقیقەتە وێنین کە هەرچەند لەم 6 ساڵە حزبی ئێمە لە عەرسە جۆرا و جۆرەکانی مبارزە لە کارخانە و کارگا و کوورەخانەوە بگرە هەتا مەیانی شەڕی پێشمەرگانە شاهدی گەورەترین حەماسە و قارەمانەتی فعالین و ئەندامان و کادرەکان و پێشمەرگەکانی حزبی کۆمۆنیست بووە لە ڕێگای سازماندان و ڕەهبەریکردنی مبارزەی چینایەتی تەبەقەی کاریگەرە و بەم اعتبارە ئەشیەم حزبە وەک دەستکەوتێکی چینی کرێکار بپارێزین و ڕێزی لێ بگرین ئیتر ناتوانین بەم میزانە لە پێشڕەوی و چوونە بەرەوە ڕازی بین. چونکە حزبی کۆمۆنیست ئێران سەرەڕای هەموو پێشڕەویەکانی و سەرەڕای هەموو حەماسە خوڵقێنی کادر و ئەندامانی هێشتا نەیتوانیوە ئەو مەکانە اجتماعیە کە وەک حزبێکی هەواوەن کرێکاری ئەشی ئشغاڵیکا بەدەستی بێنێ هێشتا نەیتوانیوە بە تەواوی بوێتە حزبێک کە کرێکارانی سۆسیالیست و هەموو ڕەهبەرانی کرێکاری لە خۆیان کۆ بکاتەوە نەیتوانیوە بە تەواوی بوێتە حزبی اعترازی اجتماعی کرێکاران. هەڵگرتنی ئەم هەنگاوە یانێ تەبدیلکردنی کۆمۆنیزم و حزبی کۆمۆنیست ئێران بە جەریانێکی کاریگەری ئەمە ئەو وەزیفە گەورەتە کە ئیمڕۆ هادە سەرشان ئێمە و تەواو کرێکارانی کۆمۆنیست و فعالینی کۆمۆنیستی ناو جنبشی کرێکاریەوە. ئێمە تەنیا بە ئەنجامدانی ئەم وەزیفە تاریخیە ئەتوانین ئەو دەستکەوتانە کە تایسە بە دەستمان هاوردگە بیپارێزین. بەم بۆنەوە لازمە لێرە ڕووبکەینە کرێکارانی کۆمۆنیست و ئەو هاوڕێ کرێکارانەی کە ڕەسمەن عوزوی حزبی کۆمۆنیست ئێران نین و پێیان بێژین هاوڕێیان. ئەم حزبە هی ئێوەیە. ئەم حزبە تەنیا حزبێکە تەنیا حزبی کۆمۆنیستێکە کە لە ئێران و دنیا پەرچەمی کرێکاری بەرزەو کردووە و بەناو کرێکارەوە تەشکیل بووە و بۆ دامەزرانی حکوومەتی کرێکاری مبارزەی کردووە و مبارزاکات. مبارزەی ئەم حزبە تایسە لە مبارزەی ئەوە گیانەوە
لەمەولایش هەرواوێ ڕێزەکانی ئەم حیزبە ئەشێ پڕ بێ لە ئێوە ئەم حیزبە حزبی ئێوەست بێن و ئەم حیزبە بگرنە دەستەوە فەتحیکەن تەنیا بە فەتحی ئەم حیزبە و بە تەقویەتی سفوفی ئەم حیزبە و بەدەسەوەگرتنی ئەم حیزبە بۆ بەرەو پێشبردنی مبارزەی ئیمڕۆ و دوا ڕۆژتان نەتوانن لەگەڵ مەینەت و فەلاکەتی سەرمایەداریا مبارزە بکەن تەنیا بە حزبێکی ئاوا ئەتوانن زاڵمانەی سەرمایەداری لە ڕیشە دەربێرن و پایەکانی حکوومەتی سووری کرێکاری لەسەر وێرانەکانیە و دامەزرێنن هاوڕیان ئەم حزبە حزبی ئێوەست فەتحیکەن بڕوخی ڕژیمی جمهوری ئیسلامی سەرکەوێ بزوتنەوەی شۆڕشیێڕانەی کوردستان دژی ئازادی بەرابەری حکوومەتی کاریگەری ناتوانید پەخشاونە شعری شاعر هەم عەزیز بۆ یادی هاوڕێ سدیقی کەمانگەر گەر پێت وایە بەلەد بوونم لە داونانی تەونی بۆ سە و پلان بۆ نەخشەی تیاچوونم شەنگە باڵای بەژنی سوورم لە ناو قەددا دەبریتەوە لافاوێکی لە ئاپۆرەی هەڵکردنی چنجی مەرگا بێسەر و شوێن دەسڕیتەوە هەرزەم مەبە تۆ ناو چێلانەکەی ژێر عەباکەت بەر لە تۆ زۆر دەمام چی ئەهریمەنان لە پشتەوە هەڵیان کێشای خەنجەر و بەو نیازەی لە پاڵ لورەی جێژەنی گەروی زریانە شەقار شەقار جەستەی ئەسپی یاخی بوونم کە سیرە بووی زام و خوێنکەم بارگەی کارم بۆ جەڵەوی ئاوەدانی و عەشقی سوورم لەگەڵ ئامانجی ئینسانە بەجارێ بێسەر و شوێنکەم هەرزەم مەبە تۆ ناو کێلانەکەی ژێر عەباکەت بەر لە تۆ زۆر سکڵی ڕقی داخەوە بووی ئەو دۆزەخەی دەرگاکانی ئاوایە ئەو دۆزەخەی کە ڕۆژانە مەرگ تێیدا گەڵای دارە بۆ ئینسان لە هەژمار نایە وەک تارمایی ناو تاریکی هاتنە بۆسە لە هەڵوێستم چنجیان تیش کرد دانیان کرۆشت لە کارگەریم گۆرەپان و شوێنەواری کاری منیان تەلخ و پیس کرد بەو نیازەی چۆکدا بدەم ملکەت بکەم ترسەنۆک بم جەستەیەک بم بێورە بم هەرکە هاواری مەرجیان کرد وەکو خۆیان لەسەر چۆک بم نا ئەم جارەش هەرزە مەبە ئەو خەنجەرەی لە پشتەوە تۆ بۆ منت هەڵگرتووە ئەو دۆزەخەی گوایە حەقە تۆ بۆ منت هەڵکردووە ئەوە سەرابی بیابانە لە نێو ئەفسانەی وەهمەوە بەرەو کۆتایی خۆلت با بەیتی خورافەی داستانە لە تولەڕەی تاوانەوە بەرەو زیندان و کۆدت با هەرزە ئیتر چۆن دەتوانی پێداگری و سرد بادەی لە ئاز زەبری وەرچەرخان و شارستانیەتی مێژوودا چۆن دەتوانی ئارام بگری و ئاگر ڕادەی لە نێو دنیای کارگەریەتی کارگەرانی گەرگەتوودا تۆ ناو کێلانەکەی ژێر عەباکەت من ئینسانم من سەرچاوەی ئاوەدانی و سەرهەڵدانی وزە و نانم چۆن دەتوانی لەتم بکەیت
شەنگە باڵای بەشنی سوورم لەناو قەددا ببریتەوە لاپاوێک بیت ئاسەوارم ئامانجم بەرهەمم کارم لەناو دڵی تازەگەری ئەم کەونەدا بسریتەوە هەر زەمە بە بچۆ ناو چێلانەکەی ژێر عەباکەت Can